He works in a office. اكتبوا وياي. في انترنت شيء تدروا او كاتبي او ختمه الى ليله. أذكر يعني مركز دالدار اللي فتح لنا هذا المركز يعني ويعني لتعليم اللغة الكردية والحاسوب والصالون والخياطة، فنشكرهم على هذه المبادرة الحلوة يعني الطيبة من عندهم. فإحنا محتاجينها بشكل يعني نريد نتعلم يعني هاي الأشياء اللي إحنا ربات البيوت يعني، فمحتاجين يعني أشياء يعني تكمل لنا للدورة حتى نكون يعني مثل نبني مستقبل. إحنا قاعدين إحنا ربات البيوت نريد نبني مستقبل يعني زاهر وإحنا قاعدين بالبيوت، فيعني محتاجين يعني الأجهزة والمكاين حتى يعني نقيم بالواجب يعني مثل حتى يعلمونا بيها. يعني هاي الأشياء يعني ضرورية للتعلم يعني مالتنا، مهمة كثير مهمة، لأن إحنا العاطلين مثل ما يقول يعني مو بس الرجال عاطلين على العمل، حتى إحنا النساء عاطلات على العمل، فنحب يعني ندخل هيك دورات حتى نقوي يعني المجتمع، نقوي شو اسمه، نبادر يعني بأشياء حلوة يعني يريدها المجتمع مثل الخياطة، مثل الصالون، مثل الحاسوب، يعني تعليم اللغة الإنجليزية. هاي الأشياء يعني مهمة للإنسان اللي قاعد بالبيت. فنشكر يعني هاي مركز دار يعني على هاي الفتح هاي الدورة إنه طبعا واحد يشعر يعني إنه يعني تثقف، يعني وصلت معلومة، وصلت خبرة، يعني يقدر يعني يحفز نفسه، يحفز المجتمع. يعني دورة كثير يعني حلوة. ماليا الباسون او القالب اللي موجوده عندنا واضحه. المرحله اللي بعدها عندنا نزله الورق، هي مسافه بين محيط الغسل وبين محيط الورق. قلنا محيط نزله الورق عندنا 3 مراحل بها. مرحله النورمال الاعتياديه اللي هو 18 سنتيمتر، اذا كانت وحده ضخمه وسمينه وطويله ناخذها. فێرخوازی خولی دوورمان کە بەشداریم کرد لە خولی دوورمان و خولی ساڵۆنی بەڕاستی سوودێکی زۆرمان لێبینی و ئێمە کە لە کۆمەڵگەیەکی کوردەواریدا زۆر کات لە ئافرەتەکان لە ماڵەوە حەبس کراون، لە زۆر شت مەحروم کراون. ئێمە لێرە کە هاتووینە بۆ فێربوون هاتووین، ئەتوانین بۆ سبەی دوو بەشدار بین لە شتی باشتر لە پێشەنگایەک بکەینەوە بۆ نمونە بتوانین خەڵکی زۆرتریش فێر بکەین. تاکید کە ئێمە ئەم دەورانە سوودێکی زۆری بۆمان هەبووە، وەک لە کۆمەڵگەی کورداری لە کەرکووکدا حاڵی باردۆخی سیاسی و ئابووریشی هەر زۆر خراپە، بۆیە ئەتوانین بڵێن من پێشتر خەیاتی من نازانم بە هیچ زۆرێک، بەڵام مەسەلە خوا بەزای بە فێر بوومە و دەتوانم سبەی دوو خەیاتیش بکەم و شتی زیاتریش بەرهەم بێنم. بنکەکەمان ساڵی 2012-2013 تەسیس کرا. سەرەتا لە قوتابخانەیەکی دیکە بووین، بۆ ماوەی 6 ساڵ لێ بەردەوام بووین. جۆرێکی زۆر دەوراتمان کردەوە، خولی تایبەتمان کردەوە، بەڵام لە سەرتاوە ئەو خولانەمان نەبوو، تەنها نەهێشتەی نەخوێنەواری بوو بە زمانی کوردی. دوای 2 ساڵ زیاتر کۆمەڵێکی خەڵکمان کۆ کردەوە بۆ فێرکردنی ئەو جۆرە خوێندنانە و دەوراتانەیە کەوا بۆمان تەرخان کراوەتەوە. بنکەی دڵدار یەکێکە لەو بنکە یەکەمینەکان لە سەر ئاسی بنکەکانی کەرکووک. توانیمان کەسانێکی زۆر فێری خوێندن بکەین و پۆلی 6 تەواو کرد لە ئێمەوە لە هەردوو ڕەگەزی ئافرەتان و پیاوانیش، و هەروەها ئەو کەسانێک کە پۆلی 6 تەواو کرد توانیانە حالیان لە قوتابخانە دواناوەندەکان دەست بەردەوام بن لە خوێندنە. خولانە خولی خەیاتی، خولی ساڵۆن، خولی حەلاقی کوڕان، خولی حاسوب، فێرکردنی قورئان. ئەم خولانە تایبەتن بە زۆربەی تایبەتن بە ژنان و هەندێکشی تایبەتن بە کوڕانەوە وەکو حەلاقی و حاسوب. ساڵانە 100 بەسەرەوە ئێمە ژمارەی ئەو کەسانی کە بەشداری ئەو خولانە ئەبن لێرەوە دەرەچن. ئەو کەسانش کە لێرەوە ئەگەنە کۆتایی دەورەکانە شهادەیەکیان بۆ کراوەتەوە لە بەغاوە معتەرەفە لە وەزارەتی تربیەی قسمی جیهاز تەنفیدی. کۆی گشتی شاری کەرکووک 350 بۆ 400,000 نەخوێنەوار هەیە. ئەتوانی نزبەی لە 125 بۆ 30 کەس ئەو کەسانن کە نێشتی نەخوێنەواری ئەگرنەوە کە خوێندنیان تەواو نەکردووە لە هەموو شاری کەرکووک، بەڵام 100,000 کەس توانیانە ئەو مەرحەلەیە تێپەڕکەن لە کەرکووک و دەوروبەری کەرکووک و توانیانە ئاسی ئەو بڕوانامەی نێشتی نەخوێنەواری بەدەست بهێنن. 3 أيام في speak is wrong. ليش قلنا ليش مقلقات؟ ليش مقلقات؟